لەم شەو پیرۆزە سوزە بۆ خوا دەبەن لە خوا دەپارێنەوە بۆ خوا. خۆی جل جلاله لە قورآنی پیرۆزە فەرمێ إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من ألف شهر. تعريفي ليلة القدر دەکەم ئاەتە پیرۆزانە دەفەرمێ ئێوە نازانن لە شەوێکی پڕ لە پیت و بەرەکەتدا قورآنی پیرۆزمان ناردۆتە خوارەوە بەخەڵات بۆ پێغەمبەر. ئێوە نازانن قەدری ليلة القدر چەندە و چەند گەورە و چەند بەقیمەتە. ليلة القدر خير من ألف شهر. ليلة القدر خيری لە هەزار مانگ عیبادەت زیاتر هەیە. لە ئاەتێکی تر لە قورآنی پیرۆز دەفەرمێ إنا أنزلناه في ليلة مباركة لە شەوێکی پیرۆز و پڕ لە پیت و بەرەکەتدا قورآنی پیرۆزمان نات بەخەڵات بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم. کەواتە توانین بڵێن ئەم شەو پیرۆزترین ڕۆژی ساڵە و لە کۆتایی مانگی ڕەمەزانی مبارەکە بە ئومێدی و ئینشاءالله کۆتایی ناخۆشیەکان و نەهامەتیەکان و ئینشاءالله شیفا بۆ نەخۆشەکان بێ ئینشاءالله. بەردەمەمان وا بووە لە سەعات 12 سەرەتای عیبادەتەکانمان بە سەڵات و تەسبیح دەست پێ دەکەین. دوای سەڵات و تەسبیحەکە تۆزێک حەوانە دەکەین اینجا کۆمەڵێ دوعای چڕ و پڕ دەکەین. پاشان دوای ئەوە دەست دەکەین بە شەو نوێژ. ئەمە نیعمەتێکی گەورەیە کە ئەم هەموو خوشک و برایە لە ماڵەکانی خوادا کۆبوونەوە. ئەمە نیشانی سەرفرازی میلەتی کوردە، نیشانی بەختەوەری کوردە، نیشانی خواناسینی کوردە، مۆرێکی ڕەشی قورسە ئەیدا بە ناوچانی دوژمنانی کورد و کوردستاندا کە کوردیان ئەنفالە کرد، کوردیان ماڵوێران دەکرد، کوردیان بە کافر و بە بێدین دەزانی. بەلماندوومانە ئەوانەی کە ئێمە بە کافرەزان ئێمە زۆر لاوان موسڵمانترین، زۆر لاوان خواناسیترین.